هێناومانەوە مەش خۆمان هاتوین تەشعەیەک. ژاریەکەی لە گۆرانیەکانە؟ بەڵێ. گۆرانی چی ئامادەیە؟ If I were a fish. If I were a fish and you caught me, you'd say, look at that fish shimmering in the sun. خاتو سڵاو لێ بێ ئەمڕۆ چۆن بوو بەشداری کرد لێرە؟ سڵاو لە ئێوەش. مناڵەکەم لە قوتابخانەی شوێ فاتی نەودەوڵەتیە و لە گۆرانی وتنا لە چالاکی گۆرانی وتنا بەشدارە. ئیتر هێناومانەوە مەش خۆمان هاتوین تەشعەیەک. دەستیان کردۆ بە خوێندن؟ بەڵێ. ئەمە سێم هەفتەیانە. سێم هەفتەیانە. تا چەندێک گرنگە گرنگی بە منداڵت لە قوتابخانە تایبەتەکانە؟ وەڵا بەعام لە قوتابخانەی تایبەت و حکومیشە هەموو هەر گرنگی لێ بە مناڵەکانە بەزی تر هەرێکە و بە جۆرێک چالاکی و گرنگیان پێن چالاکیان کە بۆ ئەڕەخسێنن هەرێکیان بە شێوەیەکە. مناڵی ترێ هەیەک لە قوتابخانەی حکومی بێ؟ نەخیر. چۆن بوو بڕیارتان نابوو لە قوتابخانەیەکی تایبەتە مناڵ خوێنێ لە بری حکومیەکە؟ وەڵای حکومیەکانیش خۆ زۆر باشە مستەوان زۆر باشە بەزەم چەند ساڵی دوایی تۆزێ ئەم بایکۆت توشتە هاتۆتە ناویەوە ئەوە واکە تۆزە مناڵ تاخیر بێ گینا حکومیەکانیش هەروەکو قوتابخانە ئەهلیەکانیش زۆر باشی. قسەیەک لەگەڵ خۆیان بکەم. سڵاو لێ بێ. چۆنی؟ باشم. ناو چییە؟ ڕاز. لە پۆلی چەندی؟ 2. ئەمڕۆ بەشداریەکەی لە گۆرانیەکانە؟ بەڵێ. گۆرانی چی ئامادەیە؟ If I were a fish. لەگەڵ کۆرسا یا بەتەنیا ئێڵێ؟ لەگەڵ کۆرس. حەزەی بی بە گۆرانی بێژ؟ نە. ناتەوێت؟ نامەوێت. بێ بە گۆرانی بێژ.